بازاڕی سەیداوام ئێستا هاتیمە ناو میوەفرۆش و تەڕەفرۆشەکان بە خۆتان دەزانن وا بەهار هات خۆشترین خواردن لە وەرزی بەهاری دۆڵمەیە بە گەڵامێ و ماست شێف ئەمنی ناردیەلۆی کەرستەکانی دۆڵمەی لە بۆ بکڕم وا کە کەرستەکانم کڕی ئەمن یەک ئامۆژگاریم هەیە لە بۆنگۆ هیوادارم هەمومان ئەو شتەی تاقی بکەینەوە کە من دێم سەوزە میوەکانم هەڵدەبژێرم هیچ زەرفەچی بەکار ناهینم چونکە یەکەم شت زیانی دەبی لە بۆ خواردنەکەی کە هەڵی دەگرم و لە عینەن وەخت یەک جار بەکاردێک کە فرێ دەدەین شینابتەوە و لە خاکەکەی شینابتەوە بەڵام ئەمە چمان هەیە جەنتایەکمان هەیە وەچی قوماشیە کە هەزار جار بەکاردێ و کە ویستمان فرێشی بدەین ئەوە خاکەکەشی دەکاتەوە هیچ زیانەکی نییە لە بۆ ژینگەی لۆی ئێستا هەر شتێکم لێرانە هەڵبژارد لەناو ئەوەیدا دەنێم و بەوەی لە بۆم چیلۆ دەکەن و ئەنگۆش لەگەڵم ئەو شتێ بەکاربینن لە بۆ تەندروستی خۆتان ئەو ئێستا با بڕۆین گەڵامێوەکەی هەڵبژێرین یەکەم شت یعنی ئێستا تو دەڵێ ئەوە سۆرە سۆر و شیرە ئۆکەی لای جوان دەرناش اللهم صل على سيدنا محمد هەندێک خاترم بگرە خارە بە خۆتان دەزانن ڕەمەزان یعنی خوورما زۆر جوان دیارە و زۆر ناسک دیارە خۆشەویستان ئەو ئێستا مامە هەندێک یارمەتیمدا دەمانەوێت دۆڵمەچی سپی دروست بکەین بە گەڵامێوی ئەوجا شێفەکمان هەیە دەست ڕەنگینە دەبی گەڵامێوی جوانم لە هەڵبژێری چەندت دێ؟ نیو چیلۆ چیلۆیەگەوها باشە زۆرە نیو چیلۆ ئەوجا با پێکەوە هەڵبژێرین کە دۆڵمەی سپی دەکرێتن دەبی ئەمە تەڕە پیازی ببین دەبی سیری تەڕ ببین دەبی توور و تەڕە توولە و سەوزەواتی ببین لەبەرەوەی بەهارە دەبی ئەو شتە بەهاریانە ئەو جا بەهاریانە هەموو بخۆین ئەوجا لە بۆ ڕەمەزانش زۆر سوودی هەیە تەمەشا سیری تەڕ بکەن ئەوجا شێف دەگەڕێتەوە سەر خۆی سیری تێدەکایان تێ ناکاتن بەڵام ئەمە بردمان ببینن ئەو گەڵامێوە عینەن لە ناوگوشیە لەبەرچ لە ناوگوشیە لەبەرەوەی تێکی نادا